دیارە هەر بابەتێک پەیوەستە بە کۆی ژیانی گشتی ئەو کۆمەڵگایە، پرسی ئیعلامیش یاخود ڕاگەیاندن وەکو هەموو پرسەکانی تری ناو کۆمەڵگاکەمان، چونکە هەمویان پەیوەندیان بەیەکەوە هەیە. دۆخە سیاسی ئابووری کۆمەڵایەتیەکە لەگەڵ هەر بابەتێک کە هەیە. دۆخی ڕاگەیاندن لە هەرێمی کوردستانە جۆرێک لە فەوزای پێوە دیارە، لەبەر ئەوەی کە پێکهاتە و ئەساسی میدیاکان، سەرهەڵدانی میدیاکان لە میدیای حیزبیەوە لە هەرێمی کوردستانە سەرچاوی گرتووە. میدیای سربەخۆمان نەبووە و بە حاڵەتێکی ئاسایی میدیا نەهاتۆتە مەیدان. بۆیە ئەم فەوزایە هەتاکو ئێستاش ئەگەرچی گۆڕانکاری بەسەرە هاتووە بەڵام بەردەوامە. و خاڵێک لەم فەوزایی کە بەدی ئەکەید ئەوەیە کە زۆر جار بەداخەوە ئەڵێم لە هەرێمی کوردستانە ئیعلام پیشەیانە مامەڵە لەگەڵ پیشەکەی خۆیان ناکە، لەگەڵ ئیشەکەی خۆیان ناکە. خۆی ئیعلام بەشێکە لەوەی کە ئەبێ خەمەکانی کۆمەڵگا بخاتە ڕوو، ئەبێ کۆمەڵگا بە ئاراستەیەکی ئیجابی و گەشت بەرێت. بەڵام لە هەرێمی کوردستانە پێچەوانەکەیەتی ئیعلام دائیمەن تیشکی لەسەر ڕەهەندە سلبیەکەی ژیانە و خەڵک مەئیوس ئەکا لە ژیان و خەڵک یعنی وای لێ هاتووە جۆرێک لە مۆدێل لە ژیان دروست کردووە بۆ ناو خەڵکی، تەنانەت ئەو ئاراستەی کە گرتوێتیە بەر مەسلەی جنێودان و توندڕەوی. ئەمە بەشێکی ئەساسی ئیعلام کاریگەری هەبووە لەسەر ئەوەی کە خەڵکی بەو ئاراستەیە بردووە، چونکە تەرویجی بەوەیاوە کەسێک کە توند قساکە لە ڕووی ئیعلامی ئەوانەیە چ کەناڵەکانی ڕاگەیاندن احتیمامی پێێن، لە سۆشیال میدیا بە هەمان شێوە احتیمامی پێئەدا، ئەمە ئەبێتە کللتورێک، ئەبێتە باوێک، خەڵک بەو ئاراستەیە ئەبە. بۆیە لە هەرێمی کوردستانە میدیا تا ڕادەیەکی زۆر بەداخەوە ئەڵێم کە ڕۆڵی نێگەتیفی هەبووە. وەڵام میدیا لە هەرێمی کوردستانە هیچی شتەکانی وەکو خۆی باز نەکردووە تا مەسلەی پرسەکانی ژنان وەکو خۆی باسکە، لەبەرەوەی کە وەکو باسمان کرد هەم میدیای حیزبیە، جۆرێک لە ئایدۆلۆژیا زاڵە بەسەریا، نەک ئەوەی حەقیقەت و واقعی ناو کۆمەڵگا. بۆیە ئەو ئاراستەیە کە خۆی ئەوێت بەو ئاراستەیە هەنگاو ئەنێت، ئەمەش کاریگەری سلبی هەبووە و ڕاگەیاندن بەڕاستی لە دەرخستنی ڕۆڵی ژنە کەم تەرخەم بووە، بەوەی کە بەشێکی ئەساسی بۆ جوانکردنی خستنە ڕووی وێنای ژن ئیعلامە، کە ئیعلام ئەمەی نەکردووە. یعنی ئیعلام لە جیاتی ئەوەی وێنای ژن بکە وەکو کاراکتەرێکی بەهێز، وەکو کاراکتەرێکی سیاسی، کۆمەڵایەتی، ئابووری، کاریگەر لە ناو کۆمەڵگایە، وێنای ئەکا وەکو ڕێکلامی بازرگانی، وەکو جەستە، وەکو ئەم بابەتە کە ئەبێتە جۆرێک لە کاڵا، بەو شێوەیە نمایشی ژنی کردووە کە ئەمەش بەڕاستی کاریگەری نێگەتیفی هەبووە. لە ڕاستیە لەبەر ئەوەی کە ڕاگەیاندنەکان پیشەیانە مامەڵە لەگەڵ پرسەکانە ناکەن، ئەمە هۆکارێکی سەرەکیە و باگراوندی کۆمەڵایەتی خەڵکیش هەر کە باسی ژن بوو یەکسەر ئەچێتە ڕەهەندە کۆمەڵایەتیەکە و ئەیخاتە ئەو چوارچێوەیەوانێ. بۆیە ئەمە بەشێکی تریش ئیعلامی هەرێمی کوردستان هەمیشە ئیش بۆ ئەوە ئەکات تەرویج پێدانی بابەتەکانی خۆی، نەک ئەوەی کە مەسەلەن کێشە حەقیقەکانی ناو کۆمەڵگا، بابەتە کۆمەڵایەتیەکان سەرنجڕاکێشە لای خەڵک. بۆیە بە شێوەیەک ئەیخاتە ڕوو کە سەرنجی خەڵک ڕاکێشێ، نازانێ ئەم سەرنج ڕاکێشانە ڕاستە سەرنجی خەڵکی ڕاکێشاوە، بەڵام کاریگەری سلبی لەسەر خەڵک کردووە، وێنەیەکی سلبی بە خەڵک بەخشیوە. بۆیە دوجار کۆمەڵگا زەرەری لێکە و دوجار ئیعلام خۆشی زەرەری لێکە، چونکە میزداقێتی خۆشی لەدەست ئەیات. دیارە ئەم مەسلەیە کە بۆچی میدیاکان زیاتر ڕوو لە پیاوان ئەکەن هەتاکو ژنان، ئەمە پەیوەستە بە کۆمەڵێ هۆکارەوە. کۆمەڵێ هۆکاری هەیە، هۆکاری بابەتین، کۆمەڵێ هۆکاری خودی ئافرەتن. هۆکارە بابەتیەکان ئەوەیە وەکو کللتورێکی کۆمەڵایەتی لە ناو ڕەگ و ڕیشەی کۆمەڵگایە قسەکەر زیاتر پیاوان بووە، بۆیە میدیاکانی زیاتر ڕوو لە پیاوان ئەکەن. ئەمە ئیتر بۆتە زهنێتی ڕاگەیاندکارەکانمان بە ژنەکان و پیاوەکانیشەوە. جاری وایە ڕاگەیاندکارەکە ئافرەتێکە، ئەوەندەی ڕوو لە پیاوەکان ئەکا، ڕوو لە ئافرەتەکان ناکە، تەنانەت ڕەنگە قەزیەکە تایبەت بێ بە ئافرەتی شەوانێ. ئەمە بەشێکێتی وەکو کللتوری کۆمەڵایەتی کە بەو شێوەیە مامەڵە ئەکرێ. بەشێکیشی ئافرەتان خۆیانن
کە ینی زۆر باس لە بابەتەکانی خۆیان ناکەن، خۆیان قسەکەر نین، خۆیان نووسەر نین، خۆیان ڕۆڵ نابینن ینی لەو بابەتانەیە. تەنانەت بۆ زۆر بابەت هەیە ڕەنگە ئافرەتان مەجالیشیان بۆ ئەکرێتەوانێ لە بابەتە جۆر بە جۆرەکانە، بەڵام خۆیان مبادر نین بۆ بابەتەکان، بۆ لەبەرەوەی ئەو کولتورە زاڵ بۆ بەسەر ئەم ئافرەتەشە. جگە لەوەی ئافرەتان خاڵێکی تر ئەوەیە کە متمانەیان بە خۆیان نییە، بە تواناکانی خۆیان نییە، و ئافرەتان کەمتر شتەکانی خۆیان ئەخەنە ڕوو، و ئەو بابەتانەی کە بڵێن حقیقەت و واقعە لە لای ئافرەت کەمتر ئافرەتان خۆیان ئەیخەنە ڕوو، زیاتر پیاوان خستوێتێ ڕوو. لەبەرەوە عەقڵێتی پیاوان زاڵ ئەبێ بەسەر ئافرەتانە، ئافرەتانیش بە هەمان هەنگاوی پیاوان و قسەی پیاوان هەمان ئاراستە وەرئەگرێت. لە ڕاستیە گەورەترین توندوتیژی ئەوەیە کە میدیا تا ئێستا ئافرەتی کردوتە کاڵای بازرگانی. تا ئێستا میدیا وەکو بڵێن مرۆڤێکی کائینێکی بەتوانە بەهێز لە هەموو ڕوویەکەوانەیە کە ڕۆڵی سەرەکی هەیە لە ژیانە، ئافرەت زۆر بەهێزە لە حەقیقەت و واقعە، چونکە بە خێوکەری ژنیش و پیاویشە. یعنی جگە لەوەی کە لە کشان بەشانی پیاوان لە هەموو ڕۆکانەوانێ ئەمڕۆ ئافرەت ڕۆڵی هەیە لە کۆمەڵگایە، بەڵام سەیرەکەیت ئاراستەکەی بە شێوازێکی ترە. ئەرکی ئافرەتان ئەوەیە کە متمانەیان بە خۆیان هەبێ، دوو خۆیان قسەکەر بن بۆ بابەتەکانی خۆیان، پرسەکانی خۆیان، سێ ڕازی نەبن بەوەی کە لە دام و دەستگای ئەعلامیەکانە هەمیشە ڕۆڵی لاوەکییان پێ ئەدرێ، ڕۆڵی سەرەکییان پێ نادرێ. ینی سیرکە لە ناو میدیاکانە زۆرێک لەو ڕۆڵانەی کە دابەش کراوە، مەسەلەن بەڕێوبەری ڕاگەیاندنەکان زۆربەی پیاوانن، لە کاتێکا ڕەنگە ئافرەتێک لە پاڵیا هەبێ زۆر لەو پیاوە بەتواناتر بێ، بەڵام زیاتر پیاوان یعنی ڕۆڵە سەرەکیەکان ئەبینن، ئافرەتان کەمتر ئەو ڕۆڵە ئەبینن. ئەمە بەشێکێتی کە نابێ ئافرەتان ڕازی بن بە ڕۆڵی لاوەکیە بێ ڕۆڵی سەرەکیان هەبێ. دوو ئافرەتان خۆیان بەشێک نەبن لەوەی کە ڕاگەیاندن ئەوێ بیان کاتە کاڵای بازرگانی، ئافرەت خۆی ڕازی نەبێ بەو حاڵەتە، و ئەبێ متمانە بەخۆبوونی زیابێ، و ئەبێ قسەکەر و ڕۆڵی سەرەکیش خۆی بێت بۆ ئەوەی تواناکانی دەرخە لە ڕوانگەی تواناکانیوانێ هەڵسەنگاندنی بۆ بکرێ. بەڵام کاتێک کە ئافرەت خۆی مبادر نابێ، خۆی کەم تەرخەم ئەبێ، دیارە ئەمەش پەیوەستە بە وەزع ئیجتیماعیەکەی ئافرەت خۆیەوانێ. ئێمە ئەزانین ئافرەت لەبەر ئەوەی قورساییەکی کۆمەڵایەتی لەسەرشانە بەدەر لەو ڕۆڵی کە لە ناو کۆمەڵگایە لە ڕۆ جیاوازەکانی سیاسی و ئابووری و ڕۆشنبیری و فەرهەنگی و ئەمانە ئەیبینێت، ئەرکێکی کۆمەڵایەتیشی لەسرە. ئەم ئەرکە کۆمەڵایەتیە وای لێ کردووە کە زۆر نایپەرژێتە سەر بوارە گشتیەکە، بۆیە لاواز دەرئەکەوێت. لە کاتێکە ئافرەت تواناکانی زۆر لەوە بەهێزترە کە تەنها لە بواری کۆمەڵایەتی، ئەگەرچی بواری کۆمەڵایەتی بوارێکی سەرەکی و گرنگی ژیانی ئافرەتە، بەڵام نابێ هەموو توانا و هێزەکانی تەنها لەو بوارەیە، بەڵکو لە گشت بوارەکانە بیخاتەگەڕ و بوارە کۆمەڵایەتیەکەش فەرامۆژ نەکات. دام و دەستگا جۆر بە جۆرەکانی ناو کۆمەڵگا ڕێخۆشکەر نەبوون بۆ ئەوەی کە ئافرەت ڕۆڵی خۆی ببینێ و بتوانێت ڕۆڵی سەرەکی هەبێ، بۆیە بوارەکان جۆر بە جۆرن. مەسەلەن هەر بڵین مؤسساتە کاریگەرەکانی ناو کۆمەڵگا ئەگەر لە دەسەڵاتی سیاسیەوە باسی بکەین، دەسەڵاتی سیاسی هاوکار نەبووە، ڕێخۆشکەر نەبووە بۆ بەرەو پێشبردننی ژنان. دەستگا نافەرمیەکانی تر وەکو ئیعلام، وەکو ڕێکخراوەکان، ئەمانە بە هەمان شێوە ئەبێت یعنی ئەمانە هەمووی مؤهل بکرێ و هۆشیاریەکی کۆمەڵایەتی گشتی بڵاو بکرێتەوانێ، و ئەبێ بڵێن جگە لەم هۆشیاریە کۆمەڵایەتیە گشتیە بۆ هەموو سێکتەرەکان، ئەبێ فشارێک بخرێتە سەر دەسەڵاتیش بۆ ئەوەی بەرنامە و نەخشە و پلانێکی هەبێت بۆ بەرەو پێشبردننی ژن لە کۆمەڵگەیە.